باش لو مرۆڤەکان بەڕای تو ئێستا قەدری یەکتر ناگرن. ئەمە گۆتیتمانە ئەگەر بە زندی لە بۆم نەبی بە مردی لۆ سما وایە؟ ئەمن ئەگەر بە زندی هاتو چوی تو نەکەم ڕێز لە تو نەگرم کە مردم چ لۆچمە هاتو چوەکەشم نامینێ دوای خۆشەویستی کەش کەمتر دەبیتەوە ئەوەی کە هەبوون کەمتر بوو کەمتریش دەبی هەبووە ئێستا بە زیندوی قسەیان لەگەڵ یەک نەبێت دوای مردنی شین و ڕۆ بۆ یەکتر بجێڕنەتەوە دیتیا ئەوە زۆرە ئەوە زۆرە لەبەروەی زۆرە تکە ڕحمەکەینە قەدری ئەوەلی نەزانیە یەکەم جار قەدری نەزانیە کە زانیتی مردیا فکرێ بە لە ئەوەکان داهاتوەکانی کردو ئەوەی ڕابردووەکە چی کردیا یعنی بەرامبەری تقریبا پەشیمانە بەکەڵک دێ دوای مردن یانی ناخێن پێویستە چۆن بین دادە بەر لەوەی بمرین ینی ئەو هابی هەموو دەم ئەو هاوی لەگەر دۆستت لەگەر دوژمنت بەس بناسی دۆست و دوژمنی خۆت بناسی بەس مەفروزە ئەو هابی زۆر باشە لەبەروەی هەم دنیا دەبی هەم قیامەتش دەبێتن پەشیمانی لەوەی کە دەیکەی وایە پەشیمانی ئێستا لە کۆمەلگای ماوە زۆرەکەن دوو کەس نێوانیان نەبێ بینیان عاجز بێ یاخود خزم و کەس نێوانیان نەبێ بەڕای تۆ یعنی چۆن چارەسەری ئەمانە بکەن تا چەند یعنی دیاردەیەکی ناشرینە ئەوە دیاردەکە دەزانێت ڕاستە ناشرینە بەس بە قەنەعەت ئەگەر قەنەعەتی بە بەرامبەرەکەی نەبی حتای وەرە لە بۆی برێ وەچی کوبایەک دێ دەڕوا لە بن جێبی زەبەت ئەو هەیە ئەو خوێندەیە پێویستە بگۆڕێیان نەکە ئێمە زندی بکوژین و مردی بپەرستین بەخوایەوە هەر دەبی ڕاز بیتن ئەوە دەبی ڕاز ببنیە مردی لۆ بپەرستین ئەمە مردێکە لۆچی بپەرستی ئەگەر زندی ڕێزی لێ نەگری لە ئەولی قەدری زیندەکەی نەزانی مردێکم تەوەچی ئێستا دەرێ لەسەر قەبران احتیمام بە قەبرستانەکەی دێن ئاوی لە بۆ ڕادەچێشین و حیمای لە بۆ دادنەوەچی ها ئێستا چما پێ دەکەن لۆ قەبرستانێ ئەمن بە زندی هیچم نەبێ حەسرەتم فرسەک بتین لۆ چییە چ لە ئاوەکەی بکەم چ لە باغەکەی بکەم ئاوم نەبی سێ ڕۆژ دە ڕۆژ ئاوم نەبی یان مەعاش نەبی یان مەخسوودی منداڵی خۆم حاصل نەکەم لۆ چیەوە هیچ معنای